بەڵام بۆ قسەکردنی زیاتر لەسەر بەرزبوونەوەی ئاماری لە سێدارەدان هۆکارەکان چین و بۆ زیاتر نەتەوەی کورد و بەلوچ دەکرێنە ئامانج لەگەڵ بەڕێز دیاکۆ مڕاجی چالاکانی مافی مرۆڤکە لە ئۆسلۆ لەگەڵماندا گفتوگوی زیاترەکەین سەبارەت بەم پرسە. بەڕێز دیاکۆ سڵاوتان لەبێتۆم کاتتان باش. ئەنگەلێک بەخێر هاتنە کوردستان 24 هەرچەندە دەسەڵاتدارین ئیرانی دەبێژن سەداما سێدارەدان ئەڤان کەسین هەنەی نەژبەر ئۆلیان ژینەتەوەی جودایە تەنێ ژبەر و ئەڤە بازرگانên مادەین هوشبەرن هەریزێدا هون چاوا دەبینن. هیچێکی ئاماژە بۆ بکەم کە هەڵس و کەوت سێدارەدان لەلایەن تەنیا ناتوانین گرێ یا هەڵی هاوسین بە شەکانی ئاوان ئاوەتی یا کردن دەگەڵ مادەی بڕاستی دەنگی هەوا قوت دەبیت ئەگەر کێشەیە مایکرۆفۆنە خو چارەسەر بکەی نێزیک بکەی ئەس باوەرم دێ باشتر بی پاشی بەردەوامیە بدەیە ئاخفتنە خۆ دیگەلەک سپاسدار بم. بەێ باشتر بێ کەرەمکە بەڵێ هەرو زۆرە ئاماژە مەسەلەی لە سێدارەدان لە ساختاری حاکمیەتی کۆماری ئیسلامی ئێران تەنیا ناتوانین ئاماژە بەوە بکەین کە سەبارەت بە تاوانی مامەلەکردن دەگەڵ مادەی هۆشبەر یاوەی کە بە سەبارەت بە تاوانی کۆمەڵایەتی وەکو قەتڵ دێتە کایەکردن و ئەنجامدان هەرسەنگاندنی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالەکانی مافی مرۆڤ لە ئانووساتی بەڕێوەبردننی لە سێدارەدانەکان ئێمە ئاوەی دەنرخێنین کە گشتی لە سێدارەدانەکان باری سیاسی بەخۆوە دەگرێت. بۆچی هەڵسەنگاندنی ئێمە لەسەر ئەوەیە کە ئەم لە سێدارەدانانە باری سیاسی دەگرێت چونکە هەر کات حاکمیەتی کۆماری ئیسلامی تووشی قەیرانی سیاسی و ناوخۆیی دەبێت بە تایبەتی لەسەر قەیرانەکانی سیاسی ناوخۆیی دەست دەدا بە ڕەشەکوشێک وەکو لە سێدارەدان وەکو ئێعدام و زیندانی درێژماوە و هۆیەکەشی دەگەڕێت بۆی کە وەکو سەرکوتێک کەلکی لێوەربگرێت کۆمەلگا تووشی دڵەڕاوچێ و ترس بکات و ببێتە هۆی سەرکوتکردنی دەنگی ناڕزایەتی لە ناو شەقامە و بەگشتی بەداخەوە دەو مانگەدا ئێمە هەرو زۆرە ئێوەش ئاماژە و پێکرد 61 قەتڵی حکوومەتیمان هەبۆ سەبت کراوە 12 دانیان بەلوچ بوونە لە نەتەوەی بەلوچ 11 دانیان لە نەتەوەی کورد بوونە. بە واتای دەتوانین بڵین هەر ئەو جۆرێک کە لە ساڵی 2022 چامان لە ئامارەکان دەکرد کە سەرەوەی 580 دانە بوو ئەم ساڵ دە ساڵی 2023 تا ئەمڕۆکانە سەروی 428 دانە مۆردی لە سێدارەدان و قەتڵ حکوومەتیمان هەیە. بەڵێ پێتان وایە هۆکارەکەی چی زیاتر نەتەوەی کورد و بەلوچ لە سێدارادرێن؟ زیاتر دەگەڕێتەوە بۆ سەر ئەو وەزعیەتی کە دەگەڵ شۆڕشی ژینە سەرهەڵدانێکی گشتی هاتە ئاراوە شۆنی لەدایک بوون یا هاتنە ئارای دەنگی ناڕزایەتی وەکو هەمیشە یا دەنگی ئازادی خوازی هەمیشە لە کوردستان لە ڕۆژهەڵاتە سەری هەڵدا و لە درێژەدا ڕۆژی حەینی شۆڕش لە بەلوچستان درێژەی هەبوو بە چەشنێک حاکمیەت دەیهەوێت تۆڵە بستێنێتەوە لەو دوو سۆنگەیەوە لەو دوو شۆنەیەوە کە شۆڕش بەردەوام بۆ کە زیاتر لە دەمانگە ئێستاکانە دەخایەنەوە خایاندویتی و درێژەشی دەبێت بێشک بە چەشنێک ئێمە من خۆم وای لێک دەدەمەوە کە چەشنێک تۆڵە ئەستێنێتەوە لەو شۆڕشەی کە ئێستاکانە لە ئارادایە. باشە ئەگەر ئەvە تۆڵەستاندن بیتن حتا کەنگی خەلکێ سڤیل دکارە خۆل بەرێت تۆڵەستاندنێ بگریتن ئەرل هەمبەری وێ دێبەرسڤا جادەیە چ بیتن شۆڕەشا ژینایە سەر هەلدا هەموو دنیای بەحەسکر و گوت و نرخاندن هاتاکردن و ئەvە دبە داویە ڕژێما ئیرانێ لێ قەت وسان ئەبوو ڕۆژ بە ڕۆژێ ڕەوشا مرۆڤی یا زیندانیان بەگشتی و پێکاتە و ئولونەتەوەیان جودا لە ئیرانێ خراپتر دەبیتن جڤاکە ناودەوڵەتی حتان و کە نەشیایە نقطەیەکێ دانیتە سەروان خاڵن حتا کەنگی گەلۆ بەداخەوە ئێمە لەگەڵ دوودانە شت ڕوبەڕوو دەبینەوە یەک ئەوەی کە لە ئاستی کۆمەلگای نێونەتەوەیەوە
کاتێک وڵاتێک یا دەوڵەتێک خاوەنی کورسیە لە ڕێکخراوینەتەوە یەکگرتووەکان نابینەتەوە یەکگرتووەکان بێدەنگ و بێ هەڵوێست بێ لە هەمبەر قەتڵی حکوومەتەکان یا بە سێدارەدان کە ئێمە خێنەوەی ئێماوەیە کە قەتڵی حکوومەتیە وە چەشنێک دوو ستانداردی دەبیندرێەوە بێدەنگی دێتە ئاراوە بەڵام ئەو بڕیارێکی ئێستاکانی ئێمە لە شەقام و لە کۆمەلگای مەدەنی جوگرافیای سیاسی ئێران بە تێکەڵاوی گشتی نەتەوەکانی نیشتەجێ لە جوگرافیای سیاسی ئێرانەوە دەبینین ئامادەنیە پاشەکشە بکاتن ینی ئەوەی کە تێچووی گەیشتن بە ئازادەکەی تا هەر ئاستێک بێتن ئامادەیە بیدا و پاشەکشە ناکات و بێشک حاکمیەتیش دەست هەڵ ناگرێت لەو چەشنە کردارەی بەڵام درێژەدام خەبات و وەگەرخستنی شەقام پاشەکشە بە حاکمیەت دەکات کە دەزڕا بگرێ و دەست بپارێزێ و لەوەی زیاتر پێشکاری مافی مرۆڤ نەکرێت. بەڵێ کەوا بێت ئێران و کتۆ باسر کرد بۆ کبکردنی شەقام لە سێدارەدان هەڵەبژێرێ و ئاتە زیادکردنی ڕێژەکەی لەگەڵەوەشە زیندانیکردنی درێژ ماوە کەوا بێت ئێران بەو هەڵوێستەی دەتوانێت شەقام کەم بکات یان نا؟ ناتوانێت شەقام بکە ئەگەر و مەبەست هەر لە کردنی شەقام بێتن ئەو سیستمە لە سێدارەدانێکی ئێمە دەبینین ئێوە چاو لەکەن لە ماوەی 48 کاتژمێرە 12 دانە بەلوچ لە سێدارە دەدرێن بە تاوانی کۆمەڵایەتی یا بە هەر تاوانێکی دیکە کە حاکمیت خۆی بۆیاندا دەڕێژێ و هاوکاتیش ئێمە باوەڕمەند بە سیستمی قەزایی حاکمیت نینە چونکە سیستمی قەزایی سیستمێکی باوەڕمەند و سربەخۆ نییە بەڵکو دەستگایەکی بەڕێوەبردننی بڕیارەکانی ناوەندە ئەمنیەتەکانن و بێشک ئەگەرتوانی بای خەڵکی سەرکوت کردبا درێژەی نەدەبوو حینەکانی بەرخودان و تێکۆشان و خەبات لە دۆزاب یا زاهدان یا لە بەلوچستان یا هەروەتر شەقامی کوردستان ئێمە چەند ڕۆژ لەوەی پێش دیتمان لە دیوان دەرە بە چ شێوەیەک دێنە سەر شەقام لە بۆکان بە چ شێوەیەک دێنە سەر شەقام بەگشتی کۆمەڵگای مەدەنی خۆی ئامادە کردوتن لە هەر دەرەفەتێک بکرێت بیخۆزێتەوە وە کەلکی پێویستی لێوەربگرێ و درێژە بە خەباتی خۆی بدات تا ئەو ئاستی کە دەگاتە بە ئامانجەکانی کە هەمان ئازادی مڕادی چەڵکوانێ مافێ مرۆڤی ژە ئۆسلۆی گەلەک سپاس سپاس بۆەوە.